والاسترتاب خير بين إما لقل باكم براكان معا لباش رابرن كده سليماني قراينا أبو خلابجا لتوي صالي 1992 خريج مكارين والله زوربي زتر بهارات جواركاني بهارات قلت ما شاب كان زيكي زياد لبيد جوار بهارات مانية إنجا برهمي خومالي وسروشتية برهم خومالي كان أوي هي كوا كشكو دوينو ترخيانية مثلا جواسة مياوشة هنجيرة ساورة بالرياشة زور شتي خومالي هي كوا ئێمە هەمان ئەجا شتی سروشتی مانەیە سروشتی خۆماڵی مانەیە سروشتی دەروەشمانی بۆ سروشتی خۆماڵیەکان زیاتر ئەو گوڵوجیانن کە لە ناوخۆی کوردستان و دەشت و چیاکانی کوردستانە ئاڕوێن و ئێمە لێرە بە وشکراوی هەموو فەسڵەکان هەمانە و ئەیان فرۆشین هەندێکیش لەوانە سروشتی دەرەوەیە کە لە کوردستانە دەست ناکەوێت ئێمە ئێهێنین لەسەر داخوازی خەڵک و خەڵک داوایەکان و پێویستیان پێێتی و بەکاریان هیچێک لەوانە بۆ نمونە گەڵای جینکۆیە کە سروشتیە گەڵای درەختێکی سروشتیە بەڵام لە دەرەوێت بڵا لە یابان هەیە زیاتر ئەم درەختە تەنانەت ئەم درەختەوەندە بەهێزە بەهۆی کارەساتی ناکازاکی هەرشی ماوە و درەختە لە ناو نەچووە هیچێک لەو درەختانی کەوا ماوە مۆرینگا هەیە بەری مۆرینگا کە بۆ چارەسەری زەخت و شەکرە بەکاریە و گەڵای جینکۆکە کە بیرمان نەچێ بۆ بەهێزبوونی زاژیرە و حیفز و لەبەرکردن زۆر باشە یاخود بۆ کەسانی کەوا تووشی حاڵەتی پارکینسۆنە بن وەکو دەست لەرزین و سەر لەرزین و ئەو شتانە شتەکان زۆر نەوانشی کە لە دەرەوەدێن بەڕاستی لێرە فرێ ئەو ناکەین هەمویان باسکەین خۆی لە سەرەتا هەرام چارە سروشتیانە بەکار هاتووە بەڵام دوایەوەیەوە تۆ لە دنیا پێشکەوتنی بەخۆیەوە بینین لە ڕووی زانستیەوە اینجا خەڵک زۆر بوو پێداویستەکان وای کردکەوە لایەنی تیژاری و بازرگانیش بەڕاستی دەورێکی کاریگەری هەبوو لەم بوارە وای کردکەوە زۆر شت دروست بکرێ دەستکرد بێ بەڵام دوایەکەوە دەرکەوت هەر عیلم خۆی جارێکی تر سەلماندیەوە کەم چارەسەرانە ساید ئیفێکتیان هێواتە زیانی لاوەشیان هەیە بۆیە جارێکتر خەڵک گەڕایە بۆ شتە سروشتیەکان یا گەڕایە بۆ ئەسری خۆی یعنی ئەمەش ئەوە نەبێت ئێمە لایەنە تۆبیەکە بەڕاستی بێنرخ بکەین یا فەرامۆشی بکەین هەندێک کار هەیە لەلایەن تۆبیەکە ئەکرێ بەڕاستی ئینکاری ناکرێ حاڵەتی تەواری شتێکی زۆر گرنگە بەڕاستی دەمن اعترافی پێەکەم و شتێکی زۆر چاکە من دەستخۆشیان لەکەم حاڵەتی نەشتەرگەریمان هەیە شتێکی زۆر مهمە حاڵەتی تیشک و ئەشیعەمان هەیە سۆنەرمان هەیە ئەمانە هەمووی کۆمەڵەشتانیەکەن کەوا ئینکاری ناکرێ بەڕاستی کە پێشکەوتنی لایەنی پزیشکی داهێناوە بۆیە خەڵک گەڕایە بۆ لایەنە سروشتەکە چونکە زیانی لاوەکی کەمتر بوو و بە ئاسانی دەسەکەوت و بە ئاسانی بەکارێت و نرخەکەش بەڕاستی کاریگەرێکی زۆری هەیە ینی تۆ جاریە بەکڕینی بای 1000-2000 لە شتێکە چارەسەری گرفتەی خۆتەکەیکەوە ڕوتیەکە یا زۆر جار لە ماڵەکەی خۆتە لە ماڵەکەی خۆتا تۆ ئەو گوڵیکەوە لە حوشەکەی خۆتا سەوز بووە چارەسەری نەخۆشی خۆتی پێ دەکەی گوڵەبەی بوون لە حوشەی خۆتا سەوز دەبێت ئەتوانی بیکۆڵێنی ئاوەکەی بخۆی بۆ چارەسەری کۆکە و حەساسیە و ئیلتیهابات و ڕمل و بەردی گورچیلەوە ئەو شتانە بۆ تەڕبوونەوەی خوێن بەکارێت گوڵە باخمان هەیە مەسەلەن لە حوشەکەی خۆتا سەوز دەبێت ئەو گوڵە باخە توانی بۆ چارەسەری کۆڵۆن و قەبزی بەکاری بێنی بۆ وەکو شتێکی تام خۆش بۆ شیرنی لە ماڵەوە بەکاری بێنی یا بۆ تێکەڵی ئەو دەرمانانی کەیکەوە بۆ پێست و ڕوخسار بەکارێت لەلایەن ئافرەتانەوە خواستەکە بە پێی گرفتی کەسەکەیە گرفتەکەش ئەو گرفتانەیە کە لە وەرزە جیاوازەکانە ڕوویات بۆ لە وەرزی هاوینە پەتای سکچوونمان هەیە ڕۆژانەوەمان هەیە زیاتر لە مناڵەدا ڕوویات دادی وایە سکچوونەکە لە گەورە شارڕۆیە کەسێکە کە زیادە خواری لە جوۆری خواردن ناکردووە بۆ منە زیاد خواری لە خواردنێکی چەورا کردووە پێی نەکەوتووە یا زیاد خواری جاری وایە لە خواردنی هەندێک بەروبوومی هاوی ناوەکو ترۆزی و کاڵک و شووتی و ئەوانە زیاد خۆری پێکرێت تووشی حاڵەتی سکچوو نەبێ لە وەردە ساردەکانە کەسەکان کە سەرمایانە بێ بۆ نمونە ئەومان لە بیر نەچێکە بۆ چارەسەری سکچوونەکە ئەتوانین بڵێن هەموو خۆراکی ترش بۆ چارەسەری سکچوون ئەبێت
بترش سماخه بروبه ناره وبتمرين دوا بوشيوه ياخذ السركي سيو سرك كان تركا واترشن بشار سري استكشون شتي باشن اگر سكشون ورشانه وش يبي كسكا اي نعنازو زور باشا هم سكشون غير راقري هم رشانه وقشي راقريت لو ورد السر مكان صار دكان اصير كين بتاي ورزي زياتره كوكو قرقيشو لوزتين وحساسيه وآويلوت وبجمو امانه هيا خلق كديت وجدار خلق خويش تكالي علي أوان باريو أي كريو أروات جاري أملي دل نياكم على مزاني شون بكاريا ما عليه بالي يعلن والله خير تقا وشم بيا ولا وشي بيعلم يعلن تشيتان لا يبوا وش تباش بسود بيه يمل بشار السري بتاور زي كان أو حالتاني بس ما أنكر ما شاء الله شتي سروشتي زورن ناوشي بي بكوريان ريت أو كي بكوريات زور باشا بو حالتي بتاور زي كان بقول السروشتي كان هميان باشن بقول بيبونوا بقول وانا وشوا بقول وزروانوا بقول تولا كوان بهم قولاني تركوا هيا بو حالة كاني كوكو هناستني زور باشن هيا دارشيني وزنجفيل أباد هركس يكشتكي بيه كبيرتي حزي لاشتكى أو باتو أو بكاري يعني سودي لي أبينت دربان السروشتي يعني كوا داخوازك زوري لسرا بوتشي تشكشملي كبرامشي سروشتية برامينا خوشة لكردستان برهم ديت شهر زوري خمانة شملي برهم ديت شملي زاناني كونو تازة زاناني جهاني إسلامي زاناني أوروبي تازش بيجو الشوصفيان كردوا ويقدرن لسروي كوا همو شهر سري دنيا لتاي ترازوية كايا شمليش لتاي ترازوية كترايا شملي بو همو گرفتێکی تەندروستی بە سوودا تەنها بۆ دوو کەس نەبێ کەسێکەوە کێشی زۆرە چونکە ئینسان قاڵەوەکات کەسێکیش کەوە غودەی هەیە بۆ دوو کەسە باشنی ئەژینە هەر گرفتێکەدا بوو شمڵی بەکاربێنە سوودی لێ ئەبینی سوودەکانی شمڵی ئەگەر بە کورتی زۆر بە کورتی باسی کەین بۆچی ئێستا داخوازی زۆر لەسەرە ئێستا گرفتی ئیلتیهابات هەوکردن زۆر لەناو خەڵکە بۆیە شمڵی زۆر بەکاریە گرفتی توشبوون بە شەکرێ ژوارەکانی یەک و دوو بەرزبوونەوەی ڕەشی شەکر زۆرە لەناو خەڵکە بۆیە شمڵی داخوازی زۆری لەسەرە چکە شمڵی شەکرەدا ئابەزێنێ چونکە تاڵە و زۆربەی شتە تاڵەکان شەکردا ئابەزێنێ بەڵام شمڵی ئەبێ بە ڕەشی خۆی بخورێت کە کەوچکە چایەک بۆ پەردای خێشتیت یاخود پەردای ئاوی شلەتێن ئەیتوێنیت و ئەی خۆی یاخود دەتوانی بە کەپسول بیخۆیت ئەیکەیتە ناو کەپسولەوە ئەتوانی لە باتی کەوچکە چایە شمڵەکە دوو کەپسول شمڵی بخۆیت ئەبێتە بەدیلی کەوچکە شمڵەکە بۆ نمونە ئێستا خەڵک لەباری جوانکاری و ئەوانە کەوا حەزی پێێتی کەسانێک حەز دەکەن کێشیان زیاد بکات کەسانی حەز دەکەن کێشیان دابەسێت ئێستا خەڵک بۆ بە دوو بەشەوە ئەوانەی کە کێشیان کەمە حەز دەکەن کێشیان زیاد بکات هەر شمڵی بەکاریان ئێمە ڕێنەمایان پێین کەوا چۆن بەکاری بێن شمڵەکە ئەتوانێت لە نێوان ژەمەکانە کە تۆزێ برسی ئەبێتەوە شمڵی و شیر بە خوڕمەوە بخوا کێشی بەدڵی خۆی زیاد دەکات یاخود کەمێک شملی و ڕازیانە تێکەڵ بکات پێش شەمەکان چارەکی پێش شەمەکان بیخوا ئیشتیهایەکاتەوە و بۆ زۆر بارێتریش هەر بەکار دێت شمڵی شتی تر لە گوڵەکانە هەڵبژێرین گوڵە بەیبوونمان هەیە و کوتمان گوڵە بەیبوون کە گوڵێکی سروشتی خۆماڵیە و لە کوردستانە ئەڕوێت زۆر جار لە حەوشەکانی خۆمانە جارە خانوەکان خۆڵ بوون سەری سەربانەکان گڵ بوون لە زۆربەی سەربانەکانی ئەم گوڵە ئەڕۆ بەچکە ئێستا خانی خۆڵ کەم بۆتەوە و لە شارەکانە ئەمی وە بە مەسەلەح و ئەو شتانە سێرەکەی ئەو گوڵە کەم بۆتەوە ئەو نزیک ماڵەکان سەرکی لە دەرەوە نزیک خەلاقی شارەکان بە ئاسانی ئەم گوڵە دەستەکەوێ ئەم گوڵەش داخوازێکی زۆری لەسەرە کەمە لە بەرنامەیەکە باز لە نزیکەی 30 جۆر سووری ئەم گوڵەم کردووە ئەو کەسانی کە تووشی پەتای وەرزی ئەبن
یا هەر جۆرێک لە حەساسیە و قوڕگەشە شتانەیان هەیە ئەتوانن ئەم گوڵە بکوڵێنن یاخود وا باشترە بیکەن ئاوی گەرمەوە گوڵەکە بکەن ئاوی گەرمەوە تا چارەکی 20 دقیقە بخوستێ لە ئاوەکە و بە ژێر پیاڵێکیش سەری بنێنەوە باشترە دوای ئەو چارەکە 20 دقیقەیە ئەم گوڵە بپاڵێون و ئاوەکەی بخۆن بۆ هەموو گرفتەکانی قوڕگەشە و حەساسیە و شتانە باشە تەنانەت بۆ کەسانی کە جوویبیان هەیە ئەتوانن ئەم گوڵە لە کتێکا بکوڵێنن پاشان خاولێک بن بە سەریانە و سەری کتێکە لا بن هەڵمی ئەم گوڵە بەیبوونە بچێ بەلووتیانە هەڵمەکەی بچێ بەلووتیانە زۆر بەسوود و کەسانی کەوا حاڵەتی جیوب و لوتگیران و ئەو شتانیان هەیە ئەنجا ئەو کەسانی کەوا حەزرن کێشیان زیاد بکات لە کتێبەکانی شێخانی یارە ڕەحمەتی خوایان لێ باسیەکەن کەوا ئەم گوڵە ورد بکرێ بەسەر برنجەوە بخورێ بۆ کەسانە بەسوودەکەوە یانە کێشیان زیاد بکات جارۆ کوتمان بۆ شەکرەکەش هەر بەسوود ئەم گوڵە بەیبوونە بۆ تەڕکردنەوەی خوێن ئێستا داخوازێکی زۆری لەسەرە زۆر باشە هەروەها ئەم گوڵە ئەگەر لەگەڵ چەند گوڵێکی ترا بکەی بە چا و بە هەنگوین شیرینی بکەیت و بیخۆی بۆ ئەو کەسانی کەەوە حاڵەتی دەرونیان تەواو نییە شتێکی زۆر باشە بۆ قەلەقی بۆ خەفەت و بۆ کەئابە و ئەو شتانە یا کەسێک حاڵەتی باری دەرونی تەواو نییە یا کەسێک بەهۆی ڕووداوێک و تووشی سەدمەیەک بووە تووشی بەتاقەتێک بووە توانێت لەگەڵ گوڵە باخ و گوڵە گۆزروان و گوڵە وەنەوشە و لەگەڵ گوڵە زەعفەران و ئەمانە چای لێ دروستکە و بە هەنگوی شیرینیکە بیخوا وریاکەرەوەیکی زۆر باشە بڵێ چەند جۆرێک چەوری زیان بەخشەیە بەڕاستی کە ئێستا زۆر لەناو خەڵکە کە ئەویش بەڕاستی بێ بەرنامەی خواردنە یان شارەزانە بوونە لە لایەنی تەندروستی و زیانی ئەو خۆراکانی کە ئەیخۆی هیچێک لەو چەوریانە چەوری جگەرە چەوری جگەر سۆکاری یەکەمی دروستبوونی ئەم چەوری جگەرە خواردنی ساردەمەنیە لەسەر سفرە ئەنواع شلە و برنج و گۆشت و مریشک و شتانە سەر سفرەدا ئەنرێت یان مەسەرەن دۆی سارد ماستاوی سارد خواردنەوە گازی ساردەکان یا ئاوێکی زۆر سارد و سەهۆڵاو دا ئەنرێت ئەم ساردەمەنیانە کە لەگەڵ ئەم چێشتە چەور و گەرمە ئەخورێت ئەبێتە گرفت بۆ جگەر ئەبێتە گرفت بۆ جگەر چکە تۆ هەرچی ئەخۆی لێوە ئەڕاتەوە بۆ جگەر لێرە بێتە هۆی گرفت بۆ جگەر ئەگە هەر لێرە چارەسەرەکەشی باسکەین تۆی چاوبازەمان هەیە ئێستا وەرزی پێگەشتنی تۆی چاوبازەیە هەموو دنیا بۆ تۆی چاوبازە ئەوە دڕکێکی شینە تۆپەڵێکی ڕەخە کە وشک بوو ماوەیەکی تر بیێنن بیقرتێنە جاکو بیشکێنە بە شتێک لێی بە وردیکە ناوەکەی تۆوێکی تیا وەکو ناوگوڵەوە ڕۆژە وایە ئەم تۆوە ئەتوانی بیکەیتە ئەوە بخۆسیێ بیخۆی بەسکی خاڵی بەیانی و ئێوارە جاری ئەتوانی کەوچکە زەڵاتێکی لە بکەیتە ناو بەرداخی ئاوش لە تێن و لە پێش ژەمەکانەوە بیخۆی یاخود بیهاڕی و بیکەیتە ئاوە بیتوێنێتەوە بیخۆی یاخود بیکەیتە کەپسولەوە بیخۆی چارەسەرێکی زۆر باشە بۆ چەوری جگەر چەوری ترمان هەیە چەوری جۆری LDL-مان هەیە کەمە چەورێکی زیان بەخشەکە گەڕ ڕێژەکەی لە 150 تێپەڕی زیان بەخشە ینی خۆی تا 145 تا 150 ئاساییە ئەم چەوریانەش بەهۆی بەکارهێنانی هەندێک لە ژوارەکانی زەیتی بازاڕی دروستە بێت کە کۆلیتی باش نییە یاخود زیادە ڕەویکردن لە خواردنی گۆشتی سوورە دروستە بێ یاخود زیادە ڕەویکردن لە خواردنە خێراکانە چ لە ماڵەوە چ لە دەرەوە کە دروستەکرێ دروستە بێ یاخود بەهۆی خواردنی میوە لەسەر سکی تێری تایبەتی لە شەوانە دروستە بێ ئەمیش چارەسەری زۆر ئاسانە یەکەم بە پارێزکردن کە پارێز نیوی چارەسەرە بەڕاستی پارێزکردن لەو شتانی کە زیانیان هەیە و زایدەن بەکارهێنانی سرکەی سیەوە بەمەرجێ سرکەی سیاوەکە سروشتی بێ خۆماڵی بێت ئەم سرکەی سیەوە ئەتوانێت لە پاش هەموو ژەمەکان
بنيو ساعات جاري كوش كتشيشتك لسر كيسية بيسروشتي بكات الناو نيو برداخ أو يا برداخي أو بيخوات أتواني الشيوش بهمان الشباب يشخوتن بكاري بيناتوا بزمانة كوا جورية خرابكي دا بسيط يعني براسي ككوانترين ويكمين دوكاني بهارات وبرهمي خومالي وسروشتين لهالبجا كزياد لين سيفين صالة خريش أمكارين يعني مدتي زور زوري أبيت تافيري أمشتبوين يعني أولنية بلي بس صالك وبدو صال في ربي راسي زور زوري أبيت بردوامي شتيش تعزيت بردوامي شتي تعزيت يعني أم من بري مورينجا أم شن صالي أخير في أبوه قال يجين كوا باس ما انكر شن صالي أخير في أبوه زور نخوشيه تعزب في أبيت إن جاتوا قريب بدو إشارة سرك يعني وش كافية تنها بي اللي راداني شي شارة زي أمشتانا بي أبيت متابعي سرشاوة تندرسية كان كيت متابعي برنامج تندرسية كان كي وهروها مطالعي كتاب درمان أجياء كان بكيت ياخذ بيج أجياء درمان كان بكي ولا قال كسانة كلام بوارا شارة زانا بي بيوندي هميشيو دانا بالراو هبيت من كليرة يعني السودم هبي بوكاسيك شاي لدمي من الزانية ريش بيم يتدو كان كم من يشاوم ل شندين كسل سدي خوم مكوان سوديان لي أبينين بوي أما براسين رخرابي كمانه بناوي رخرابي كومالي روغناستاني كردستان كلهزار ونصون وبين عمر رخرابة هي للايان برز كاك قيوم وكاك جلال وبراني السليماني ودا مزرعة ويسلها مشاركاني كردستان لقيه ولا حلب جمع أوفيس مان هي أما جروبي تعبد بخومان مان هي زياد لسياسات أندام مان هي أم جروبا قصوباز لسر أم نخوش يعني كواهيا لنا بخلقة أم نخوش يعني كواه سر حالا دا أم شارع سراني كواه بكاردي تشتيك بو أو باشا تشتيك بو أو باشا زانياري أغلو قور ركينو أقورينو لبيني يكتريا وسود بيكتريا أجينينو زور جاريش أو شارع سري كواه لا يمني لا كسي كتر هي أتوانا من دعوي كم بو مشتري خون كواهيا يعني لا يمشتيك لا يمن هي لشوينة كترنية يا ما هروك شد دعواكين لشاركان تدي كردستان لشاركان تدي كردستان شخال دائما شد دعواكوا بويان بوستكين بويان أنيري تيجينو كان بردوام أكريان زور جار اشتكان يكولنيك أكريل لدرو أكريان كبا جورجيا شارع سر أكريان يصير كتوا وجيا لكردستان نانية أبي محاولة كيف زاني آية بوشي هي أم قولوا جيا بوش كرابي هي دسمان كبير زور جار سير أكيد للسلماني هي جاري ويانية جاري ويعني بيوني ببغاوة أكين زين لبغاوة باشكم لبيشتي زياتر هي أوان بيوندي وكونتاكت يعني قال درو هندستان وأنا زياترة أبي بروي بقري بدوايا زور جار جيا قلاي خومان شار سري أو قرفته أكاد كلا ولاتي كتير بجورجيا وقوله كتير كراوة